بەڵێ ئەوە توانین لە ڕێ لیژنەکانی شارەوانیەوە چونکە ئەو شەقام و شوێنانە شوێنی دوکان نییە ئیجازەی نییە مۆڵەتی نییە ئێمە توانین لە ڕێ ئەوانەوانە و لە ڕێ ئەو هێزەمنیانەی کە هاوکاریانە بن دەستیان بەسرا بگرین و شوێنێک مەوادانە حجزکرێت لە عەرەبانەیە لە شوێنەکە ئەفرۆشە و بێ جوانە هیچ بەرجێکی تەندروستی و لەبەر تشکی خۆ پلەی گەرمی بەرزە دایناوە ئەوە بێگومان ئەو مادە شکلاتی ئەتوێتەوانێ و بمای زەرە لە جاتی مای استفاده بە مرۆڤەکە بێنێت ئەوە سیاسەتێکە کە کۆمپانیەکان بۆی مادەکانیان نەمێنێتەوە ئەیفرۆشن بە دەستگێڕەکان بە دەستگێڕەکان بۆ شێوکی ئەرزانتر ئەیفرۆشن وەک لە دوکانەکان سەرۆکی تیمە هاوبەشەکانی قایمقامی و تیمەکانی چاودێری بازرگانی و ئاسایشی ئابووری و ڕانەسپێرین کە سەردان و بە دووادارچوونەکانیان شڕتر بکەنەوە بە تایبەتی بۆ ناو بازاڕ و بۆ هەموو ئەو شوێنانەی کە پێداویستی ڕۆژانەی هاوڵاتیانی لێ ئەفرۆشێ و بە دووادارچوونێکی وردەکەن بۆ هەموو ئەو کاڵایانە بۆ هەموو پێداویستیانە هەم لە ڕووی نرخەوە هەم لە ڕووی کوالیتیەوە و بە ئومێدیەوەی کە خەڵکیش هاوکاریمان بکات زانیاری پێویستمان باتێ لەو بارەیەوە تا تیمەکانمان بتوان کارەکان ئاسانتر جێبەجێ بکەن.